بەڵێ لە 1970 خەڵکی هەرێمی کوردستان لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ لە 2017 بۆ پێدانی دەنگی بەڵێ چوونە سەر سندوقەکانی دەنگدان و ئەمڕۆ ساڵیادی ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستانە. دەمانەوێت گفتوگۆی زیاتر تایبەت بەو ساڵیادە بکەین، تایبەت بەو گرین کارتە یان کارتە سەوزە یاخود ئەو چاپۆڕەشەی کە هەمانە گفتوگۆی زیاتری لەسەر بکەین، گرنگیەکەی چییە و داخۆ بۆ دەبوو ئێمە ڕێفراندۆم بکەین. بۆیە لەگەڵ غەفور مەخموری سکرتێری گشتی یەکێتی نەتەوەی دموکراتی کوردستان گفتوگۆی زیاترەکەین. ئەم کاتتان باش بەڕێز غەفور، بەخێر بێ سەرچاو، ژی سپاس دەکەین. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش. بۆچی پێویست بوو کە ئێمە ڕێفراندۆم بکەین؟ خۆتان دەزانن ئێمە لە دوای 2003ەوە دوای ئەوەی کە ڕژێمی بە ئەزڕوخا سەرکردایەتی سیاسی کوردستان چووە بەغدا بە هاوکاری لایەنە عێراقیەکان هەوڵی ئەوەیدا کە سەر لە نوێ بە دیدگایەکی نوێ بە سیستەمێکی نوێ عێراق بینا بکاتەوە. ئەوە بوو دەستوری نوێ عێراق نووسراوە بە هاوکاری کورد و کۆمەڵێک لە مافەکانی کوردیش لە دەستوری عێراق چەسپێنرا بەو ئومێدەی کە ئێمە و پێکاتەکانی دیکەی ناو چوارچێوەی نەخشەی داتەشراوی عێراق بتوانین بە ڕوئیایەکی دیکەوە ژیان بکەین و کارەساتەکانی ڕابردوو لەبیر بکەین. بەڵام بەداخۆ وردە وردە لایەنە عێراقیەکان کە بەهێز بوونەوە لە بەڵێنەکانی خۆیان پاشکەس بوونەوە ئەوە بوو کار بە دەستور نەکرا و لە 2014ەوە ڕژێمی عێراق دەستی بەوە کرد کە سیاسەتی برسیکردن بەرامبەر خەڵکی کوردستان پیادە بکە. شەڕی داعشیش کە هاتە پێشەوە پێشمەرگە توانی پارێزگاری لە کوردستان بکە، پارێزگاری لە ناوچەکانی دەرەوەی سنووری کوردستانیش بکە و ناوچەداڕێنراوەکانیش ئازاد بکە بە خوێنی خۆی بیان پارێزیتن. لەگەڵ ئەوەشدا لایەنە عێراقیەکان بەردەوام کێشەیان بۆ پرۆسەی ئاوەدانکردنەوەی کوردستان و پێشخستنی کوردستان دروست دەکرد و ئەو ناکۆچی و ململانەیەی کە لایەنە عێراقیەکان حکوومەتی عێراق لەگەر کوردستان دروستی کرد تا ڕادەیەکی زۆر سەرکردایەتی سیاسی کوردستانی بێئومێد کرد لەوەی کە ئایا ئێمە دەتوانین تا سەر لە چوارچێوەی ئەو نەخشەدەتە شاوی عێراق بژین. دوای هەموو هەوڵێک لەگەر عێراق ئێمە نەگەیشتنە ئەنجامەک. ئەوە بوو جەنابی سەرۆک مەسعود بارزانی بە ڕاوێژ لەگە زۆربەی زۆری لایەنە سیاسیەکانی کوردستان بڕیاری ئەوە درا کە ئێمە ڕیفراندۆم بکەین. ئایا خەڵکی کوردستان دەیەوێت تا سەر لەو ڕەوشەدا بمێنێتەوە لە چوارچێوەی عێراق بژی یاخود سەرخۆبوونی دەوێت بە سەربەخۆیی بژیتن و خاوەن کیان و خاوەن دەوڵەتی نەتەوەی خۆی بێتن بۆ خەڵک بگەڕێنەوە شەرعەتەکە لە خەڵک وەربەرجێ. باشە کاتە جەنابەت لە ئاماژە بۆ کەیت جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ تەواوی حزب و لایەنە سیاسیەکان کۆبووەوە و کۆدەنگیەک هەبوو و کۆک بوون لەسەر ئەوەی کە ڕێفراندۆم بکرێت. ئەم کۆکبوونە تا چەند کاریگەری هەبوو لە ئەنجامدانی ڕێفراندۆم و بۆ دواتریش چەند گرنگی هەیە؟ خۆتان دەزانن بەستم کۆدەنگیەکەیە بۆ دواتر خۆتان دەزانن ئێمە لە سەرەتای ئەوە دیارە چەند دەنجێکیش هەبوون دژی ڕێفراندۆم بوون و بەڵام زۆربەی زۆری هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان لەگەر ئەنجامدانی ڕێفراندۆم بوون و هاوکار بوون بۆ سەرخستنی پرۆسەی ڕێفراندۆم. و ڕێفراندۆم کە لە 25 ئەیلول لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ئەنجامدرا وەکو پرۆسەیەش سەرکەوتوو بوو. خەڵک ئازادانە ڕووی لە سندوقەکانی دەنگدان کرد و دەنجی بۆ سەربەخۆیی کوردستاندا بەبێ ئەوەی هیچ کێشەیەک دروست بێ. بەڵام ڕێفراندۆم لە ئەنجامدا تووشی خیانەتی ناوخۆیی، خیانەتی ناوچەی، خیانەتی نێودەوڵەتی بووە. ئەوە بوو خۆتان دەزانن کە لە 16 ئۆکتۆبەر لایەنێکی کوردستان بە هاوکاری لەگەڵ لایەنە عێراقیەکان لەگە میلیشیا عێراقیەکان ئەوە بوو خیانەتیان لە پرۆسەی ڕێفراندۆم کرد. وڵاتانی دەوروبەر ئەوانیش لە هەمان کاتدا خیانەتیان لە پرۆسەی ڕێفراندۆم کرد. لە سەرەتا بەو شێوەیە تون نەبوون لەگەڵ ئێمە، بەڵام کە ڕێفراندۆم ئەنجامدرا ینی کاتە کۆدەنگی کۆکیەکە بەس تەنیا لە سەرەتایە بوو کاتێکە ئەگەر ڕوخسەتم بدەم قسەکان تەواو بکەم. لە سەر ئاستی ناوچەی ئەو وڵاتانە سنووریانە سەر ئێمە داخست ویستیان ئێمە گەمارۆ بدەن لە هەموو ڕوویەکەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەگەر تێبینی بکەین وڵاتانی بڕیار بەدەستیش ئەوانیش خێنەتیان لە ئێمە کرد لەبەر ئەوەی کە لەشکری عێراق هێرشی کردە سەر کەرکووک و هێرشی کردە سەر مەخمور و شنگال و ناوچەکانی دیکە ئەوانیش بێدەنگ بوون. ئەمە کاری چی بوو کە ئەوانیش خیانەتیان کرد؟ یعنی ئەگەر لایەنێکی کوردستانی هەڵنەسایە بۆ هەڵوێستەی 16 ئۆکتۆبەر وڵاتانی نێودەوڵەتی پشتیوانی ئەمانە کرد؟ ئێمە ئەگەر یەکگرتوو بین هەر هەمومان لە یەک سەنگەردا بین لە سەنگەری بەرگریکردن لە ئەنجامەکانی ڕێفراندۆم
پێگەی ئێمە بەهێزتر دەبوو وڵاتانی دەوروبەر وڵاتانی دەرەوەش حیسابیشتریان بۆ ئێمە دەکرد بەڵام بەداخەوە ئەو لێکترازانە ئەو کێشانەی بۆ دروست کردین بۆیە ئەگەر تێبینی بکەی ئێمە لەوە گەیشتینەوە قەناعەتە من باوەڕی خۆم ئەوەیە کە بەنسبەت خەڵکی کوردستان بنەماکانی مافی مرۆڤ پرەنسیپە نێودەوڵەتیەکان سەبارەت بە مەسەلەی مافی چارەی خۆنووسین ئەوە لەلایەن نەتەوە یەکگرتووان کە داڕژەوە هەمووی پوچ بوونەوە لەبەر ئەوەی ئێمە بەپێی ئەوە ڕیفراندۆممان ئەنجامدا پەنامان بۆ ڕیفراندۆم برد کە خەڵک بڕیاری خۆی بدا بە کۆمەڵگای نێودەوڵەتی بڵین ئەوە بڕیاری خەڵکی کوردستانە جەنابی سەرۆک بارزانیش بۆ ئەو بڕیارە گەڕاوە بۆ شەرعیەتی جەماوەری بۆی خەڵک بڕیارەکە بدە بڕیاریش تاگلایان نەبوو بڕیاری گەلی کوردستان بوو کە بڕیاری گەلی کوردستان بوو بە ئیسنادکردنە سەر پرەنسیپەکانی مافی مرۆڤ و پرەنسیپەکانی ئازادی دەربڕین و پرەنسیپەکانی مافی چارەی خۆنووسین دەبا کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی ئێمەیە بکەن کە پشتیوانی ئێمەیان نەکرد ئەوان خۆیان خستە ژێر پرسیار کەواتە ئەو ڕێکەوتن نامە و بەڵگەنامانەی کە لەو باراندا ئیمزایان کردی خۆیان پوچیان کردەوە. باشە جیا لە پرسی نێودەوڵەتی ئەو پرسەی کە پرسی ناوخۆیی بوو لایەنێکی سیاسی سەرەتا ڕەزامەندی دەربڕی و پاڵدەریش بوو بۆ ئەم بابەتە ئەمە بەس بۆکو نمایشکردنێک وا بوو بۆ خەڵکی گەلی کوردستان کە بڵێن ئێمە لەگەڵ ڕیفراندۆمی دواتر خۆیان کشاندەوە. خۆتان دەزانن ئەو لایەنە سیاسیە بەشێک لە سەرکردایەتی ئەو لایەنە سیاسیە لەگەڵ ڕیفراندۆمدا بوو بەڵام بەشێکی دیان لەگەڵ ڕیفراندۆمدا نەبوون ئەوە بوو سەفقەیەکی ئابوووریان لەگە میلیشیا عێراقیەکان کرد و کەرکووک و ئەو ناوچانە تەسمی لە عێراق کراوە بەشێک لە سەنگەرەکانی پێشەوەیان چۆل کرد خیانەتیان لە گەلی کوردستان و لە پرۆسەکە کرد ئێمە ئەگەر ئەو خیانەتەی 16 ئۆکتۆبەر نەبا ئێستا دەبووە لە حالەتێش دیکە باین لە دوای ئەوە دەبووە ئێمە لەگەر عێراق لە گفتوگۆ دابین لەسەر دیاریکردنی سنووری کوردستان لەگەر کۆمەڵگای نێودەوڵەتی لە گفتوگۆ دابین لەسەر شێوازی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردستان بەوە ئێمە دەمانتوانی پارێزگاری لە ئەنجامەکان بکەین و دەمانتوانی ئێمە بەرەو داهاتووی گەشەنگاو بنین بەڵام بەداخەوە خیانەتی ناوخۆیی هۆکاری ئەوە بوو کە ریفراندۆم وەکو پێویست ئێمە نەگەینە ئەنجامی کۆتایی بەڵام ئەنجامەکە لە بەردەستدایە بەشە خەڵکی کوردستان سربەخۆیی دەخوازی ئەوەش پەیامێک بۆ هەموو کۆمەڵگەیەتی بۆ هەموو دنیا باش کەواتە لەسەر ئەوەی کە ئەمە پەیامێکە بۆ هەموو دنیا و بابەتی ڕیفراندۆم پرسی ڕیفراندۆم بابەتێکی فەرمی بوو کە ئەنجامدرا ئەمە تا چەند ئەتوانین وەکو تاپۆیەکی ڕەش مامەڵە لەگەڵ ئەم ڕیفراندۆمە بکەین لەگەڵ ئەم کارتە بکەین چۆن بە کەڵکمان دێ کەی بە کەڵکمان دێ ئەوە هەموو کات بەکەلێک دێ بەڵام ئەگەر ئێمە یەکگرتوو بین ناوماڵی کوردستان ڕێک بخینەوە خۆت دەزانی ناوەندی کوردستان پەرش و بڵاوە لە ڕووی سیاسیەوە ناوماڵی سیاسی کوردستان یەک نییە و یەکنەبوونی ناوەندی سیاسی کوردستان بەردەوام ڕێ بە ناحەزانمان دەدا کە لەو کەلێنانە داخیل بن کێشەمان بۆ دروست بکەن وەک ئەوەی کە ئێستا دەیبینین کە لە کوردستان واقعی کە دەگوزارێتن کە واقعەکە دەتوانین بڵین کەسمان ئاواتی پێ ناخوازێتن ئێمە لە سەرەتای ڕوخاندنی ڕژێمی عێراقەوە کە یەکدەنگ بووین لە یەک سەنگەردا بووین هەموو لایەنە عێراقیەکان بە چاوێکی زۆر گەورە تەماشای ئێمەیان دەکرد هەموو کۆمەڵگای نێودەوڵەتی وڵاتانی عەرەبی وڵاتانی دەوروبەر داوای هاوکاری ئێمەیان دەکرد بۆ بیناکردنەوەی عێراق بەڵام کە ئەو لێکترازانە دروست بوو ئەو پەرش و بڵاوێن ناوەندی سیاسی کوردستان دروست بوو ئێستا ئەگەر تێبینی بکەین ئەوە ڕنگدانەوەی هەبووە لەسەر ئەو واقعی کە لە بەغداش بۆ ئێمە دروست بووە هەر ئەو لێکەوتەکانی 16 ئۆکتۆبەرە کە بەغداش تا ئێستاکە نایەتە ژێربار و هاوکار نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەر حکوومەتی کوردستان باش کاگەفور بە دەنگدانی 93% خەڵکی کوردستان ئێمە ئێستا بناغەی دەوڵەتی کوردیمان داناوە ئەوە ئێمە پەیامێکمان بە هەموو دنیا دەنا کە خەڵکی ئێمە خەڵکی کوردستان سربەخۆی دەخوازی وەکو هەر گەلێشتری ئەو ناوچەیە دەوێت سربەخۆ بێتن لەسەر خاچی خۆی بینایی دەوڵەتی خۆی بکاتن پارێزگاری لە خۆی بکات چۆن لە ڕابردوو کورد بەشێک بووە لە بیناکردنی شارستانیەتی ئەو ناوچەیە دەوێت بێتە بەشێکیش لە دووبارە بیناکردنەوەی سیستمێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا باشە یەک پرسیارشمە ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە هەموو پێکاتەکان هەموو نەتەوەکانەوەی کە لە ناو کوردستان بوون تەنیا کورد نەبوو کە دەنگی بە ڕیفراندۆمدا ئەمە تا چەند کاریگەریە کاتە سەر بڕیارە نێودەوڵەتیەکان لەو بارەوە
ئەمە کە دەڵێن گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانەوە دەنجی داوە. ئەوە خواستی هەموو خەڵکی کوردستانە، خواستی ئەو خەڵکانەیە کە لەسەر خاچ کوردستان دەژین. ئەوە یەک. دووش خاڵێکی گرنگتریش ناوچە دابڕێنراوەکانی کوردستان وەک کەرکووک، مەخمور، شنگار، خانەقین بەشدار بوون لەو ڕیفراندۆمە. ئەوەش پەیامێک بوو کە ئەو ناوچانە ناوچەی کوردستانین، هیچ گومانێکی کوردبوون و کوردستانی بوون لەسەر ئەو ناوچانە نییە. خەڵکی ئەو ناوچانە نەک هەردانەوە بگەڕنەوە سەر کوردستان، دەیانەوێ بەشێک بن لە دامەزراندنی دەوڵەتی داهاتووی کوردستانیشدا. ئەوەش پەیامیشتری گرنگ بوو بۆ ناوەندی عێراقی و بۆ ناوەندە نێودەوڵەتیەکانیش. بە باوەڕی من ئێستاش ئێمە ئەگەر یەکدەنگ بین و ئەگەر بتوانین ناوەندی سیاسی کوردستان ڕێک بخینەوە، جارێشتر دەتوانین ئەنجامەکانی ڕیفراندۆم کارا بکەینەوە، کاری لەسەر بکەین و ئەگەر عێراق بەردەوام بێ لە کێشە دروستکردن و نێتە بێش بۆ یەکلایکردنەوەی ئەو کێشانەی کە ئێستا بۆمان دروست دەکاتن، ئێمە دەکرێت سوود لە ئەنجامەکانی ڕیفراندۆ وەرگین. بەڵام دەبێت ئێمە یەکدەنگ بین، یەک ڕیز بین، هاو هەڵوێز بین، نەک ئێمە بەشێک لەگەڵ ئەوەدا بین بەشێک دژی ئەوە کار بکەین لە وڵاتە، چونکە ئەوە کاریگەریش سلبی دەکاتە سەر کار و خەباتی داهاتوومان. دەستان خۆش بێت. غەفور مەخموری، سکرتێری گشتی یەکێتی نەتەوەی دیموکراسی کوردستان لەگەڵمان بوویت لەگەڵ کوردستان 24 ئامادەبووی. سپاس دەکەین. زۆر سپاس و ئینشاءالله هەموو لە یەکسەر بەخۆی کوردستان دەبینین. ئینشاءالله. زۆر سپاس.